بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و بەرەکاتوه. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست جارێکی تر شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بریتیە لەوەی هۆکارەکانی زۆربوونی تاوان بۆچی دەگەڕێتەوە. ئەمە پرسیاری ئەمڕۆی بەرنامەکەمانە. لێوەی عزیز و خۆشەویستێکەی نەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەرەکەوێ پەیوەندیمان پێوە بکەن و قسەی زیاتر لەسەر تەوەرەکە بکەن. دیارە کۆمەڵک لەو بەڕێزانەی کە بەشدارن بە بەردەوام لەگەڵمان یاخود هەندێکی تر بە شێوازێکی سەرکەوتوو بەشدارن بە نووسینی کۆمنت و ئاگاداری تەوەرەکانی بەرنمەکەن، سوپاسیانەکەم لێرەوە. هیوای بەردەوامیان بۆ خوازم. ئێمە بەرنمەکەمان بە ئێوە جوانە. ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ پەیوەندی بە کێشەکانی خەڵکەوە هەیە، زاو کێشانە سیاسی بن یاخود ئابووری بن یاخود کۆمەڵایەتی، هەر بوارێک بگرێتەوە لەو بوارانە. گرنگەوەی ئێمە قسەی جدی لەسەر تەوەرێکی گرنگ بکەین، ئەویش دوجار ببێتە مایی ڕاستکردنەوە و ڕێککردنەوەی کۆمەڵێک هەڵا لەلایەن ئەو کەسانەی کە لە ڕابردووە ئەو هەڵانیان ئەنجام داوە. جا ئەگەر حکوومەت بێ یاخود هاوڵاتی بێ یاخود دامودەستگایەکی معنی و پەیوەندیدار بێ. بە نمونەی و کۆمنتانەی کە هاتووە، کاک بەیار عەلی نووسیوێتی بەشێکی زۆری پەیوەندی بە پەروەردەوە هەیە، تا پەروەردەیەکی باش هەبێت ڕێژەی تاوان کەمتر دەبێت. کارزان هێمن ئەڵێ ئەو دراما و شانۆیانەی کەناڵەکان پەخش دەکرێت دوورە لە کەلتوری ئێمە، ئەمە هۆکاری سەرەکی بۆ زۆربوونی تاوانە. ئاوات شێروان ئەڵێ هۆکاری سەرەکی تاوان ئەوەیە کە مرۆڤ دوور بکەوێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام. شەونم ڕەسوولیش ئەڵێ بەشێکی ڕێژەی تاوان بێکاریە و هەژاریە. شاگوڵ بەکر ئەڵێ هەر کات هەستت بە چاودێری خوای گەورە کرد، هەرگیز بی لە تاوان ناکەیتەوە. سەرکەوت مەحموود ئەڵێ هەتا خاوەنی ئەم حکوومەتە دوو بنەماڵەییە لە سایی ئەمانە بین، ڕێژەی تاوان هەر لە زیادبوونە. تاهیر عەلیش ئەڵێ بەشێکی زۆری ڕێژەی تاوان ئەگەڕێتەوە بۆ نەعەدالەتیەی بەرەوکی ئەم میلەتەی گرتووە. سیروان حوسێن ئەڵێ تاوان پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری تاکەوە هەیە لە کۆمەڵگەدا، هەتا ئاستی ڕۆشنبیر و دینداری زیاتر بێت، ڕێژەی بێکاری کەمتر دەبێت. شان و عەلی ئەڵێ بە گشتی ئەو کەناڵانەی کە درامای بیانی پەخش دەکەن تاوانباری سەرەکین. هێمن شەریف ئەڵێ نەبوونی چاودێر و کەمبوونەوەی لێپرسینەوە هۆکاری سەرەکیە بۆ زۆربوونی ڕێژەی تاوان. خۆشەویستان، ئەم کۆمنتانە زۆر گرنگ بوون. من ڕێژەی هەڵکشانی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان بە نمونەی خۆکوشتن و خۆسووتاندن و کوشتنی بەرامبەر کوشتنی ئەندامی خێزان، هەموو ئەمانە بۆ چەند خاڵێک ئەگەڕێنمەوە. بەڕاستی یەکێک لەو خاڵانە کە خاڵی یەکەمە زۆریش گرنگە بەلامەوە، بابەتی دوورکەوتنەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەمە ئاینی پیرۆزی ئیسلام. بابەتی دووەم زۆر گرنگە، خەڵک هەستی پێ ناکە، بە تایبەت خەڵکی کاسب وانەی کە ڕۆژانە بژێوی ژیانیان لە کەسابەت و لەسەر شەقام و لە دوکانداریە پێیاکەن. ڕزقی حەڵاڵ تکاتان لێ یەکەم، هەر کەسێک بیری لە ڕزقی حەڵاڵ کردەوە ئەوە بابزانێت لە ژیانە، لەم ژیان و لەو ژیانیشە، لەم دنیا و لەو دنیاشدا لەو دنیادا بەڕاستی ئاسوودە و خۆش ئەژی. ئەوە لەوە مطمئین بن. ئەگەر گومانت هەبوو لە ڕزقت لەم لەحزەیەوە، هەوڵ بدە ڕزقت بگۆڕی، هەوڵ بدە چاچیکەی، هەوڵ بدە تەوبەیەکی نەسوح بکەی، حەدی ئەقە ڕزقت حەڵاڵ کە بۆ ئەوەی خوای پەروەردگار. هەر ئەمەش پەیوەندی بە خاڵی یەکەمەوە هەیە کە مەوزوعی بابەتە ئاینێکەیە. ڕزقت حەڵاڵ کە بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرەکەت بڕژێنێ بەسەر ماڵ و خانەوادە و کەس و کارتە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێیەم دەسەڵاتی ناعەدالەت. ئەم دەسەڵاتە ناعەدالەتە لەگەڵ خەڵکە، بۆیە وا ئەکا خەڵکی وەڕەس بێ و دوجار دووچاری کۆمەڵێک تاوان ببێتەوە و بگاتە ئاستێک کە مەیئوز بێ، بێئومێد بێ لە ژیان. خاڵی چوارەم ئەیگەڕێنمەوە بۆ هاوڕێی خراپ. هاوڕێی باش و هاوڕێی خراپمان هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المرء على دین خلیله فلينظر احدكم من يخالل. بابزانین چێ ڕەفاقەتی
چێ ڕەفیقتە بزانە چێ ڕەفیقتە چونکە دوجار ڕەفیقەکە دوار لێکات تۆ کەسێکی باش بی یاخود خراپ. خاڵی پێنجەم کەناڵەکانی ڕاگەیاندن داواکاریەکەم هەیە تکاتان لێ ئەەکەم ئەو کەناڵانەی کە درامای نائەخلاقی و ناتەندروست و دوور لە بەهای کۆمەڵایەتی بۆ ئێوە گوازنەوە و وەکو ژەهرێک ئەی ڕژن بەسەر خانەوادە و ماڵ و مناڵتانە تکاتان لێ ئەەکەم هیچی تێناچێت کۆنتڕۆلی تەلەڤیزیۆنەکە هەڵگرن و یەکسەر ئەو کەناڵە بسڕنەوە تکاتان لێ ئەەکەم لەبەرەوەی دوجار دەبێتە هۆکاری زیادبوونی ڕێژەی تاوان و زۆربوونی حاڵەتەکانی تێکچوونی کۆمەڵگەی کوردەواری و شیرازەی خێزانی. بەڕاستی خاڵەکان زۆر زۆرن. خاڵێکی کە ویستم ئەوە باسکەم بابەتی بێکار و کاسبی و ئیش نەبوون و پارە نەبوون و مەعاش نەبوون ئەمەش هەڕەتی بەدەسەڵاتەوە هەیە. هیوادارم ئەم خاڵانەی کە باسم کرد تیشێکمان خسبێتە سەرە و خاڵە جەوهەری و گرنگانەی کە پەیوەندیان بەم تەوەرە هەیە. با بچمە لای پەیوەندیەکان. دایکی بینایی وەرەگرم لە پێنجوێن. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. باشی دایکی بینایی ئەحواڵت چۆنە؟ ئێوە باشن شکر؟ یاخوا باش بن. زۆر زۆر خۆشحاڵ بووم. دایکی بینایی ئەوە بووە شەبەکەت خراپە هەستەکەم کێشەیەکەیە لە سەوتەکەت نازانم هۆکارەکەی چییە؟ دایکی بینایی وەڵا پێم خۆشە سەوتەکەت وازەح بێ و قسەم بۆ بکەی دای مەخەرەوە تا ئەو کاتەی باشە بێ بابزانی شوێنەکەت بگۆڕی لە ژوورێکەوە بچۆرە ژوورێکی تر لە حەوشەی بچۆرە سەربان لە سەربانی سوزانم شوێنەکەت بگۆڕە بەڵکو ئێ تا ئێستا باش نییە ئەگەر گوێ لە دەنگی من دەی یا ئەڵڵا بسم الله. سپاسە دەکەم منی ژیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم ئێمە بێەوە جوانین دەستان خۆش سپاسە دەکەم یاخوا بێەوەی بن. توانەڵی وەڵامی پرسیارەکەی خۆت بوو بەڕاستی قسەکان زۆر زۆر جوانن. یەکێک لە قسەی من بۆ بەرنامەکەت لەسەر بەرنامەکەت نەمانی متمانەیە متمانە و بێڕێزین هەموو یەگەڕێتە بۆ تێنەگەیشتنی ئاینی ئیسلام. ئەگەر بیکەین بۆ ساڵانی زوو نەتەنە بگەن هەبوو ئەو نەش حاڵی هەبووی لە دینی ئیسلام لە جەیەک لەسانێک نەبوو بەڵام هەموو هەیە و بەڵام خەڵکەکەی نییە پشکردنە لە دینی خوا پێغەمبەر بۆیە کە ڕووبەڕووی ئەنواع تاوان و ناڕەحەتی و ناخۆشیە بینم. زۆر ڕاستە زۆر بەداخەوە. دەست و چاوت خۆش بێ دایکی بینایی گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خاتونی عەزیز خوارد لەگەڵ بێ. ئەچمە لای کاک مەحموود سەیدا مەحموود چاوانی سلام علیکم حالەتە باشە ئینشاءالله. خودش رازی بێ گەلێک سپاس. سەبارە سەر بابەتێ هۆکار زێردەبوون از خەوانێ ئێک وەختێ هۆکارژی ئەمن ڕاگەهاندنەکە خراپ هەبیت ئەسلام و ئەسمەسەر خراب هبن دو دستالات جي دي مثلا قوانين نطبق كدبي مثلا اف تشاتيو اف او دي دست خلقي صلاحي بوي دي جريمه كتن وبشولي وبكاري واخلاق خراب وخاصه وقت هندك بنا هوكار نهل الاخلاق باش وديني مشاوي خلقي بدن واخلاق خراب بلاما بينهم هندك خاصه افضل الصلاه زيتن أبدا الصلاة هو اللي خلتك مجيل بشو خلت شو خراب شو قلنا شو خذ تعالى عز وجل عجز بيتن دا ملتك يفشل بيتن بله هذا هو بله سيدا بله واضحة دست خوش سيدا محمود زور سپاس. بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی تاوان لە نێو کۆمەڵگەدا موبایل و تۆڕەکانی کۆمەڵایەتیە. زۆر وریای مناڵەکانتان بن زۆر وریای ئەو ئایپات و موبایلە بن کایدن بەدەستی مناڵەکانەوە وچنە سەر یوتیوب و تیکتۆک دوجار نازانن تووشی دەیان بەدڕەوشتیە بنخوا نەخواستە ئیشەڵا خوایە هەموو لایەک بپارێزی ئەچمە لای باوکی عەبدوڵڵا لە شاری هەولێرەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته باوکی عەبدوڵڵا. سنة الله خوای گەورە لاکارم خوای گەورە سازوانان
خوا لێ ڕازی بێ باوکی عەبدوڵڵا زۆر سپاس بەڕاستی تەواوەتان زۆر بەس عەزێک وتیش بحەماس هاتشی رجال باوشی عەبدوڵڵا گوێت لە سەوتی منە؟ وەڵام مەمنونە بەم شوێنەکەت بگۆڕی شەبەکەت خراپە لای من هەستەکەم سەوتت زۆر بە خراپیەگاتە من ئەگەر یان شوێن بگۆڕیان ئێستا باشە خۆی مشکیلەکەوە کاڵێ ئێستا باشە ئەو دوو کەلیمێ باشە بەس داوێت تێکەچێت ئێستا باشە زاهیرەن فەرموو خواهی پەروەردگار عەبدوڵڵا وەستنی متاوت خواهی پەروەردگارم گوێ لێ بوو دوای ئەوە چی؟ ولقد بحثنا في كل أمة رسولا عبدوڵڵا وەستنی متاوت بەڵێ جوانە باشە خواهی پەروەردگار بەچ پێغەمبەرانی على نبينا عليه الصلاة والسلام لەوەی جۆرانی فەرمانی خواهی پەروەردگار بکەن و پس لە تاغوت و بولغڕان بکەن بەڵام بەداخەوە ئێستا کە تەماشا دەکەن لەبەستی يعني خواهی پەروەردگار دەکرێتن هەمووی خۆی کردیات نییە خەڵک نەسیحەت بکەن بۆ سەر ڕێباز ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبێ بەڕاستی ألا بذكر الله تطمئن القلوب جوانا هیچ شتێک دڵەکان ئارام ناکاتەوە تەنها پەروەردگار نەوێ تەنها ڕێباز النبي صلى الله عليه وسلم زۆر ڕاستە باوکی عەبدوڵڵا پێغەمبەری جوان ئەوە بوو کە یەکێک لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدار کەسێ قیامەت دادێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ چی ئامادە کردووە دەفەرمێ خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ المرء مع من أحب يوم القيامة راسته راسته لو كسر داعي لك للدنيا خوش ما عندك أنت كسك حديت ولا بخوي دستاني كان ريباز ورزقي پیغمبر صلی الله علیه و آله انما بعثت لأتمم مكارم الأخلاق من بۆ نێردراوم بۆ ئەوەی تەواوکەری ئەو دابوونەریت و ئەخلاقە جوانە بم کە لە نێو کۆمەڵگەی ئیسلامیدا هەیە سپاس بۆ باوکی عەبدوڵڵا دەستخۆشی لێکم بۆ پەیوەندیەکەی خواگەداری بێ مام جەوهەر وەرەگرم لە کۆیەوە ئێوارە باش هەموو کاتت باش مام جەوهەر ئێوارە باش لە خەرچی کوردستان لە خەرچی دەویژدان لە هەتی و هەزار و کەم ئەندامەکان ئێوارە باش لەو کەسانەی کە ڕاستگۆرن لەگەڵ خۆیان لەگەڵ ملت لەگەڵ خوا و پێغەمبەر گوتیان خۆشەویست بە سێ دێتێ دەپەڕی لە یەکێکیان دەپرسی دەرێ ئەو گوندە چۆنە دەرێ وەڵی زۆر باشە دەرێ ڕاست دەکەی دەستە گوندی دووەم دەڵێ تووشێککە دەبێ دەڵێ ئەو گوندە چۆنە دەرێ وەڵی مام ناوەندە دەڵێ ڕاست دەکەی ئەوی دیکەیان شتیان دەڵێ ئەو گوندە چۆنە دەرێ وەڵی زۆر خراپە گوتی ڕاست دەکەی گوتی ئەسحابەکان لەیان پرسی گوتی یا خۆشەویستی بە هەر شتێکان گوتی ڕاست دەکەی گوتی یەکەمیان بۆ خۆی زۆر چاک بوو دووهەمیان بۆ خۆی ناوەندی بوو ئەوی دیکەمیان سێیەم خراپ بوو زۆر خراپ بوو ئەوە ئیسێمیان ئەو حکومڕانەی کوردستانە کە میلەتیان بەو تاوانە دەیان برسێتی نەهامەتی دەربەدەری کۆیلایەتی بەرنامەی دوانیان نەبوو لە شارەکان خەڵک پێرە ڕەوشتی بزیاتر بەرزتر بکەن کە دزینەکە کە خراپەینەکە کە کورد دەکوژی کە یەکتر بە چاوی سوک تەماشانەکە کە خزمایەتی بکەم کادی منهجی ئێستایی ئێمە هەموو شت دەی بگەڕێتەوە سەر ئەستێکە ئێستا دوو کوردێک لە قوتبی جنوبی بی یەک لە قوتبی شیمالی بکەتەوە کەمێک باشە قەزەی کوردی لەگە دەکات لەبەرەوەی خوا 56 ملیۆن کوردی خەڵک کردیان هەموو مافەشی لای تێ ئەوە دوژمنانە لێ ناگەڕن کە ئێمە هەموو هیواتەکانمان بێتە دی خواناسینە خۆشەویستیە پەروەردەیە بژێویژیانە ئیحترامە ئەوانە لێ ناگەڕێن کەوابی دەبێ ئەو خەڵکە معقولە دادگایەکی دەستی کابرایەکی فەقیر لەبەر ئەوەی بێ کەسە سزمی دەکا بەڵام کاربەدەستەکەی سزم ناکا معقولە هەر بە پرسەکی ملی دەگری دوو کورتکوژی تێدایە مندارێک لەسەر جادەی دزیێ دەکا بێتاوانە دەوەرە بانگی کە نسحەتی کە یا حکوومەت وەرە بانگی کە بڕۆ ماڵ و منداڵەکەی تەماشا کە بدانە ئەو ماڵە چی بەسەر هاتووە
ئەگەر ئەو منداڵە ئەتو نسحەتت کرد زیێن هاکە ئەگەر ئەتو فێرە ئەو کوردەی نەکەی دەماتەشی بدەیە دەستی و دەستی لە پشتی بدەی و بێتە سەردادێ بڕۆ کورد بکوژە گوناحە کوردستان بەشی زانیاری و جاسوس بی لەسەر یەکتر گوناحە کوردستان بەرەو نەهامەتی دەڕوا گوناحە ئەو میلەتە توش مستەقی ژیان بووە هەمووی تووشی نەخۆشی دەرونی بۆ کێ بەرپرسیارە لە دوایەوە تویەکەوە ئەو دوو دەسەڵاتدارەیە کە هەرچی ئەحزابی سیاسی لەو کوردستانەیدا پاسی کوردستان پێیان دوژمنە لەبەرەوە خۆیان دوژمنی سەرەکی بەرامبەرەو خەڵکە ئەوە تا تورکتر بەرامبەر کوردەکە یەک کەس ناوێرە قسە بکە بۆ بە ئەمریکەکان ناڵێ برێکاکەوەرە بابچینە ناو میلەت داخوازی چیە ئەمە ئەوەی جێبەجێ بکەین بۆ بە بەریتانی و فەڕەنسیەکەی ناڵێ بۆ دێ بێکنە خۆت قسەی قەڕەوی لۆ دەکەی و ژێر زەمینەکانت پڕ کردووە لە دۆلاری خوێنی ئەو میلەتەی و منداڵە فەقیرەکە دەسەدادەی تووشی تاوان دەبی ئافرەتەکە تووشی تاوان دەبی ئەوی دیکە تووشی تاوان دەبی کارەساتەکە لێرە دەگەڕێتەوە سەرجەمسەری ئەو دوو بنەماڵە ئەو حزبە ئەو دوو حزبە دەسەڵاتەیە کەسیوی 30 ساڵی ڕەبەقە کورد بەرەو هەڵگێر دەبن ئەوە تا مەعاشیان کردە 10 ڕۆژ 2 ڕۆژی دیکە دەیکەن 50 ڕۆژ بۆ لەبەرەوەی زۆربەی بە هەزاران کەس 4 ملیۆن و 5 ملیۆن دینار وەردەگری هەتی و هەزار و کەمەندامەکە دیناری لە باغەت نیە بە فەرمانبەرەکانیشەوە بە سوورتۆ باوانە برۆ لە زامان دەپرسی ناڕزایی دەردەبرن ئەدی ئەو ناڕزایەت بۆ چییە یعنی خوا خەڵقی کردێ 50 ملیۆن کرد لە بەدەستی دوو بنەماڵە بناڵێنی دا بۆیە دەڵێم کوردێکم دەوێت تا بووکو بتەوە سەفەرەکەیە بۆ مکابەشە و نەیە لە تورک و عەجەم بدانن داگیرکەرانن لە کوردستانن یەکێتی پارتیش هەمان پەیمانن لە دزی و خیانەت هەر دێویژدانی کەوابی لێرە میلەتی کورد ئەگەر ئێوە ڕاست دەکەن دەتانەوێت بگەڕێنەوە سەردۆخی ڕاستەقینەی قورئانی پیرۆز و ڕاستەکانی خۆتان کە کورد لە هەموو قەومی دنیا بە شەرەفتر و بە ئەخلاقتر و پیاوتر و بزەحمەتترە فەرموو پێکەوە دەست لەناو دەستی یەک نێن بەو دەسەڵاتەی بە هەردوو دەسەڵات برێ ئیتر بەستە لێرە ڕاوەستن حکومڕانی کوردستانتان پێ ناکرێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو نەهامەتی دەڕۆین ساڵ بە ساڵ بەرەو دواکەوتن دەڕۆین سپاسمان جەوهەرجان دەست و چاوت خۆش بێخوا لەگەڵ دوای کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنە هەندێک کۆمنتە خوێنمەوە سپاسدانەکەم پەیوەندیەکان ڕاگرین کاک عەبدوڵڵا گیان فەرموو عەلەیکم السەلام وەڕەحمەت الله سەبەبی ئەم تاوانە بەزۆری ئەو درامانە ئەو فلیمانەن وایە ئەوە ڕاستە باش بەڵام سەبەبی جاربڕینەکە سەبەبی ئەو هێرشە چییە خەڵک دەکوژێ خەڵک دەسووتێ ماڵی وێران دەبێ ئەی تەحالفی بۆ تورکیات بەرداوە بۆ سەری ئێمەدان بۆ سەر سووریا بۆ سەر حەزبی کوردستانی بە ناوی فەقێ فەقێ شەریک دێ بکرێ بۆ دێ وردەوە تەقەتی دەکات دەردەپەڕی هەڵدێ بۆزەیەکی خەڵکی تا ئەوە ماڵ وێران دەکات ئەوە شەریک دەکات ئەو شاخە حاسیانی تورکیا بۆ شەریک ناکات پارێ خەڵکی وێرانەکە بەڵام شتێکە بەرنامە بۆ داڕێنەوە بەشێک لە حکومەتی مەرکەزی عێراقی شەریک کرد لەگەڵی توش هەر ڕۆژە تورکیا بۆ بەچی بۆ تورکیا حەبلە نییە تورکیا ئەنتەرە ئەو پیاوە نییە چنە تا شەڕ تا ساتە بەناماری پەنجاوڵات تعارفی دەبیولاتەوە ئەوە پشتیوەنە ئەوە دەنێم یعنی ئەو ئەزموی هەرێمی کوردستانی لەناو دەست خۆش کاک عەبدوڵڵا مارە دوو ماچون 400 بوون وێران کرد ئەی بۆ نادەدەن بۆ وانەکە تورکیا هەی چی دەست و چاوت خۆش بێ کاک عەبدوڵڵا سەوتەکەشە زۆر وازح نەبوو ئەوەندەی کە لێ تێگەیشتین سپاس بۆ جەنابەت سەرکەوتوبی خۆشەویستان دیارە لێرەدا دادە کەژاڵ و کەژان خان دەستخۆشیەکەم سپاسیانەکەین دینا حوسەین نووسیوێتی سڵحی عەشایری دەرچوونی لێخۆشبوونی بێ بنەمای دادپەروەری لەلایەن پەرلەمانەوە دیارە مەبەستەوە یەکێکە لە هۆکارەکانی زۆربوونی تاوان زانا محەممەد نووسیوێتی خەتای حکوومەتە خەڵکی فێرە ئیسراحەت کرد و مانگانە دوو مەعاش تەوزیع ئەکات هەمومان چاومان سوور بووە ئەگەر وەزع ئاوا باش بێت هەمومان دەبینە گریندایزەر فەوزیە حوسەین نووسیوێتی دوورکەوتنەوە لە ئاینی ئیسلام یەکەم
دووهەم حکوومەت سێهەم نەبوونی دەست و ساوی تۆش خۆش بێ خات فەوزیە کاک هەردی عەلی کۆمنتێکی نووسیوە من حەزەکەم وەڵامی کۆمنتەکەی بدەمەوە ئەو نووسیەتی مەلاو ئیسلامی سیاسی هۆکاری زۆرێک لە کێشەکانە ئەگەر تۆزێک ویژدانت هەبوایە کاک هەردی ڕەنگە ئەو قسەیت نەکردایە قەناعەت ناکەم ئینسانێک بەخۆی بڵێ مەسەلەن پیا و شەهامەتی هەبێ و کەسایەتی هەبێ و ڕێزی خۆی و کەسوکار و بنەماڵە ئەوانەی بگرێ ڕێگە بدا مەسەلەن لە شاشەیەکی تەلەڤیزیۆنەوە بەکەم بزانرێ بەکەم سیر بکرێ پێی ڕابێرن بۆ نمونە کەناڵ هەیە ئێستا کەناڵ هەیە سۆشیال میدیای وا هەیە شوێنی وا هەیە ئێستا هەر بە خەڵکی عەقڵ ڕائەبێرن یعنی بە عەقڵی خەڵک ببورن خەڵکی عەقڵی خەڵک وای لێ هاتوو ئێستا بە عەقڵی خەڵک ڕائەبێرن یعنی عەقڵی تۆی بینەریان پێکەمە هەندێک شتت بۆ ڕەواج ئەکەن و هەندێک شت دەخەنە بازاری ئیعلام و سۆشیال میدیاوە وا لە تۆ ئەکەن دوجار تووشی کۆمەڵی قەیرانی دەرونی معنەوی مادی شیرازەی کۆمەڵایەتی هەموو ئەمانە ببیتەوە ئەوە مەلایە ئەوە ئیسلامی سیاسیە ئەوە کەناڵە ئیسلامیەکانە وایان کردووە تۆ تووشی بەدڕەوشتی و بەد ئەخلاقی نەبی ئەوە مەلاکانن شەو ڕۆژ لەسەر مینبەرەوە هاوارەکەن بۆ ڕاستکردنەوەی ئەو شەقامە خوار و خێچەی کە حیزبایەتێکی ناشرین حکوومەتێکی ناشرین دەسەڵاتێکی ناشرینتر بەرپای کردووە لە ناو خەڵک بۆیە ئەبێ شەو و ڕۆژ ئێمە دوعا بکەین بڵێن خوایە گیان ئەم کەناڵە ئیسلامیانە بهێڵی خوایە گیان ئەم ئیسلامە سیاسیە بهێڵی ئەم مەلایەنەمان بۆ بهێڵی تێک ڕای مەلاکانی کوردستان چاوی یەک بێکی ئەو مەلایەنە ماچەکەم کە توانیویانە پەنجەمۆریان هەبێ لە ڕاستکردنەوەی خەڵکێک کە بەلاڕێیا براون ئێستا مەلاکانمان خوای گەورە بیان پارێزێ توانیویانە جوانترین نمونە پێشکەش بکەن تاوان کەسیش بێکەم و کوڕی نییە ئێمە باسی تێک ڕای هەموو مەلاکان ناکەین ڕەنگە تاکوتەرە مەلایەکە بێ لە شوێنێکەوە هەڵوێستێک مووقیفێکی هەبێ قسەیەکی ناشرین لە شوێنێکەوە فتوایەکی ناشرینی هەبێ ئەمەش تەمسیلی خۆی ئەکا ئێمە باسی زۆربەی هەرە زۆری ئەو مەلا بەڕێز و خۆشەویستاناکەین کە توانیویانە ئەو شەقامە خوارە ڕاستکەنەوە. باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیە. کاکە مەحموودە و کاتت باش. هەموو کاتت باش باوکی محەممەد زۆر زۆر سپاس. سپاس زۆر جەناب بخوالی ڕازەوی. کاکە مەحموودجان هۆکارێکی واقعی هەیە ئینسان پێی دوورکەویتەوە و هۆکارێکی معنەوی هەیە. من سەرەتا لە بەشەکەی دووەمەوە دەست پێ دەکەم هۆکارە معنەویەکە ئەگەر بێت و ئینسانێک بە کۆڵانەیەکدا بڕوا بە شەقامێکدا بڕوا هەست بکە هەمووی کانی ڕێیە لەو باوەڕدانیم بتوانی دەست لە بۆ هیچ شتێک بادرێ لەبەروەی کانیڕەکە دەمدرێ و کەشتم دەکا ئەگەر بێت و ئینسانیش ئەو شتە لە ڕەقیبی خوای گەورەوە لە ذاتی خۆیدا هەموو دەقە و سانیەیەک بزانیتن کە خوای پەروەردگار ئاگاداری هەموو کارە و کردەوە گفتارەکانیتی لەو تەسەوڕەدام سەبر بەمڕوونی زەمن لەوانەیە ئەو مانگە 150 کەم کاتەوە 100 حتا تا 100 ئینشاءڵڵا وەی لێدێ ئەو ئینسانە دوور دەکەویتەوە لایەنە واقعیەکە و مادیەکەی کە ئینسان وەر لێ دەکات لە تاوان دوورکەویتەوە ئەویش دادگایەکی دادپەروەرانەیە دادگاکانی هەرێمی کوردستان ئەگەر ملاحەزەی بکەی زۆر تاوانی قێزەوونمان بینی لە هەرێمی کوردستان ڕوویاندا بەڵام لەبەرەوەی کەسانەکە بوون خەڵکی حزبیان لە دوا بوو یا هەر خۆی کەسێکی حزبی بوو یان بە هەر هۆکارێکە پشتی گیرا کەیسەکە بەلا ڕێ بردرا ئەنی زۆر بەداخەوە لەوانەیە هەندێک جار دادوەرە بە ڕێزەکان حەزیان لێبی یاسا 100% بە پێستی خۆی جێبەجێ بکەن بەڵام بە تەسەووری من تەداخولێکی هەندێک کەیسەیە 100% کەی تەدەخولی حیزبی هەیە نایلی ئەو کەیسە بە حەق و مافی خۆی بگاتن من لێرەدا ئاگاداریە دەم بە کۆمەڵگا ملەتی کوردی خۆشەویستی مسلمان زۆر لە ئەقوامەکانی پێشتر هەبوون خوای گەورە لە قورئان لە بۆمان باز دەکەولۆمان دەجێرتەوە بەهۆی تاوانەوە لە ناوی بردین جاهەریەتی بێتی جۆرە تاوانێک تاوان هەبووە هەز ناکەم باسی ئەو جۆرە تاوانەیە قەومی لۆط و عاد و سەمود و ئەوانە بکەم هەر یەک بە زۆر کاتەکە درێژ نەکەمەوە بەڵام هەر یەکی بێتی جۆرە تاوانێک بووین
بەلوێ ئینسان تاوان وا بە گفتەی و بە ئاسانی سیر نەکاتن دڵی ئینسان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی پاکە گوناحێک نقطەیەک دروست دەکات گوناحێک نقطە تاوە لێ دێ ئەو دڵە هەمووی بە تەواوەتی ڕۆژ دەکاتن ئیتر هۆکارێکی تریشەیە زۆر لە کات نەگرم پێم خۆش بوو ئەو شتە بابەتێکی ئەو ڕۆیە زۆر گرنگە کاک مەحموودیان بێکاری باوەڕ بکە گل لە ڕووی جەنابەت و بینەران و بیسەرانی خۆشەویست بیکەن ئەگەر سەجێک برسیبی بە کۆڵانەیەکدا بڕوە هیچی بێ ساحێبی دەست نەکەویتن هەلامار لەو بۆشتی بە ساحێب دەباتن یعنی بێکاریش ئێران مەسەلەی جوانیە دەرەگەر ڕق لە کەسێک بۆ دوعای لێ بکە بێکاربی ناڵێ نەخۆشبی ناڵێ ئەوەبی ناڵێ ئەوەبی دەرە دوعای لێ بکە بێکاربی بێکاری ئینسان تووشی ئەنواعی تاوان و ئەنواعی ئەفکاری وا دەکات کە ئەو ئینسانە خۆشی باوەڕی دنیا ئەو هەموو دەرچوانەی زانکۆمان هەیە کاکە محمودجان هەمووی بێکارە ئەو هەموو باوکی محەممەد زۆر ڕاستە من وەکو کۆمنتێک لەسەر خاڵی یەکەمی جەنابەت تەڵەن باسی بێکاریت کردەوە زۆر تەواوە خەڵکێکی زۆر بێکارە ئالوودەی نێرگەلەخانە و کافتریا و ئەو شوێنانە بووە ئەوە ژوای کردووە بێتە هۆکاری زۆربوونی تاوان ئەو بابەتی چاودێری کە باست کرد ئەوە لە فەرمودەیەکدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە جێڕێتەوە کە کابرایەک بە شێوازێکی جوان و ڕێک و پێک و سیمایەکی زۆر نورانی و جوان والله عالم ئیمامی عومەر بۆمان دەجێڕێتەوە ئەگەڕێتەوە فەرمێ هاتە تەنیشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشت ئاژنۆی لکان بە ئاژنۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێیوت ئەی محەممەد فێرم کە ئیسلام چییە ئیمان چییە طبعا إسلام أو شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله إقام الصلاة إيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت إن استطاع إليه سبيلا إيماني شخوانا زانين بملائكته وكتبه ورسله وبالقضاء والقدر خيره وشره الإحسان في صلى الله عليه وسلم بيفرمو أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فهو يراك خواب پەرستەوەک ئەوەی کە بەردەوام چاودێتە و چاوی لێتە ئەگەر ئەو چاودێرت نییە و ئەگەر تۆ هەست بەوە ناکەی کە ئەو چاودێرتە فەین لەم تەکون تەرا تۆ ئەو نابینی کە چاودێرتە ئەو تۆ دەبینێ ئێمە ئەم دەم خۆش لە بۆ حەدیثەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵێ ئەو حەدیثە لە ئەربعین نەوەویە و حەدیثەکی زۆر مەعروفە ئەوە پلە و پایەی بناغی ئەساسی ئیسلام و ئەوەی تر ئەخلاقی ئیسلامی دروست دەکاتن ئەمن دەمەوێت کۆتایی قسەکانم بۆ بینم با زۆر کاتی ئەو برای دواتر نەگرم لە دوای خۆم یەک نەسیحە و ئامۆژگاریم لە بۆ بەرپرسان هەیە وەڵڵی چەندی خڕیکەنەوە هەر دەمرن وەڵڵی چەندی دەسەڵاتدار بن هەر دەمرن کاتان لێ دەکەم بەسە ئەو میلەتە گەیشتۆتە بێنە قاقەی وەڵڵاهی دەتەقتەوە وەڵڵاهی دەتەقتەوە بەستە تکایە بێکاریە تاوانە هەر تیشتە هەمووی ئەنگۆ هۆکاری سەبەبکارن لەبەروەی لە 100 دیناری 90 دەبەن دەی دەدەن بە خەڵک زۆر سپاس بۆ جەنابت کە و کاتە سپاس بۆ جەنابی شت باش محەممەد خوا ئاگادارت بێ بەڕێزان بۆ زانیاریتان پێغەمبەر صلی الله علیه و سلم دوجار فەرمووی بە ئیمامی عومەر ئەوە زانیت چێ بوو هات ئەو قسانەی بۆ کردم و لە تەنیشتم دانیشت ئەو پیاوە نورانی و مبارەکە لەسەر هەیئەتی پیاوێک ئەوانی شتیان الله ورسوله ئەعلەم ئێوە ئەزانن یا رسول الله فەرمووی ئینەه جبریل ئەوە حەزرەتی جوبرائیل بووە ئەتاکم لیوعلمەکم دینەکم هاتووە بۆ ئەوەی ئەم دینە جوانەتان فێر بکە بەو شێوازەی کە پرسیار وەڵامی لەگەڵ من ئەنجامدا دوجار ئێوەش وەکو سەحابە بەڕێزەکان توانیتان مستەفید بن و ئامۆژگارەکانی وەربگرن ئەچمە لای کاک هەڵمەد لە سلێمانیەوە السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته كاك محمود جان ئەم کاتە و باش و خوای گەورە ڕازی بێ هەموو کاتت باش خوای گەورە لە جەنابیش ڕازی بێ سوپاس دەکەم بەخوا کاک محمود جان من تەمەنم 60 ساڵە بەڵام وا بێزار بوومە خەریکە تووشی دەرونیە بم بەخاتری خوا و پێغەمبەر ئەو خواجانە و پێغەمبەرە بەڕێزە ڕزگارمان کە لەگەڵ یەکگرتوو لەگەڵ بزوتنەوە هاوپەیمانی کەم کەسم نەکچە هەڵەگرم بەخوا دۆشتە هەڵەگرم دۆشتە کورە کاکە ئەمانە کورد نین ئەمانە دوژمنی کوردن ئەمانە جەماعەتی یەزید بن ئەبی سوفیان کورە ئەمانە یەزید و معاویەن بەقورئان ساڵێترا هاوڕا شەرەفیشمان دەکەنە کۆمپانیاوە
ناموسیشمانەکەنە قوربانیە گورای هاوار باید بگەڕێن و بەلای مسلمانەتی بە قورئان شمشێرەکەی عومەر بن خەطاب و ئیمامی حەمزە نەگرینە دەستمان ئەمانە بە قورئان نیەتە فوت و نامانەکەن والله ئێمە فرۆشراوین ئاگامان لە خۆوە بوومە ڕووبزن بۆ خاتری خۆ و پێغەمبەر کاک محموودجان بۆ خاتری خۆ و پێغەمبەر زووبا ڕزگارمان لێ والله مردنیەکەم لەسەرە دەمەرم 6 ساڵە یەکەم کەسم نییە دۆشتم بنێ والله وبالله وتالله ئەمانە بێزارین لەم ژیانە کورام حزب ئەمانە مافیان کورە ئەمانە نازانی بڵێ چین ڕێگرن چەتەن کورە ئەوەی خوا حەز نەکە ئەمانایکەن بۆ خاتری خوا ڕۆژ بە ڕۆژ خەڵکیان هەمووی ڕسوات خەڵکیان هەمووی کرد گورە بۆ خاتری خوا کاک محموودجان حالت نییە بەسمانە ژیاناوە ناڕاتە ڕێگاوە بۆ ئێوە زۆر سەرخەت کاکە والله یەکەم کەسم دانیەم بۆ ساعەکەدان بۆ کۆمەڵ والله دێنەکەم کەس زێ دۆشتم بەدێ دەستان ماچەکەم والله گیانیان نییە ڕاست و چەم نیە تەورەتوان بکەین نەجاتمان بێ کاک محموودجان ئەمە ژیان نییە ئەو بەشەرێکە ئەمڕۆ حەز نەکا بەخۆی مرۆڤ و خوا تو خەڵقی کردووە والله لەگەڵ ئاشڵا فەرقی نییە والله وبالله وتالله نییە ئەمە ژیان نییە مێکیای لە ئەفغانستان وەگەر ناژی باشە دەست و چاو خۆش بە کاک هەڵمەت من سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەشت موفق بی خی گەورە عاقبەتی تۆش و ئێمەش خێرکە ئینشاءالله بەڵێ بێزاریەک بە هەمومانەوە هەیە بەڵام دوجار ئینشاءالله هەر دەرگایەک داخرێت دەرگای خوا هەر کراوەیە هەمیشە دەست بەرزەوەکەن بۆ ئاسمان ئینشاءالله ئەوەی کە لە توانامانە بێ بە دوعا بەدەستی هێنین دڵنیابن بە دوعا بەدەستی هێنین ئەچمە لای کاک پۆڵا لە شاری هەولێرەوە مامنبی کاک محمود بۆ جەنابێت هەموو کاتت باش کاک پۆڵا سپاس دەکەم بە یارمەتی سەرەتا وەکو کەسێکی کوردی مسلمانی نەتەوەیی ئەمڕۆ یادی 58 ساڵ پێپەڕبوون بەسەر کارەساتی شاڵاوی ئێرهابی مجرم فەسیق نەک زەعیم فەسیق کە شاڵاوەکەی تەواوی کوردستانی گرتەوە لە کوشتن تاڵان زیندە بە ساڵکردن شەهیدکردنی دەیان کەس لە ماڵ و خاک خۆمان بەداخەوە ڕاگەیاندنەکان کەم سەرخەمن چونکە تەنانەت هەندێک مزگەوتەکانیشیان تاڵان شتەکانی عروبە بە تایبەتی لە دەستی هەولێر من گلەییم لەو کەناڵانە هەیە بە تایبەتی ئەوانەی لە هەولێرن یعنی ڕاپۆکەسە هەموو شتێک دەکەن بەڵام تۆ بڕۆ شوێنێک لەما تاڵانی نەکەن چەند کەسی بێتاوان بردنی سەدان و هەزاران مەڕ و ماڵات شتەکانی عروبەی زەعیم فەسیق بەعسیەکان عەرەب قەومیەکان ئەوە سپاس دەکەم بۆ دەستەکە خاڵی دووەردیان سەبارەت بە تەوەرەکە تۆکارەکانت سەرەتا بە ڕێزت ڕوون کردەوە برای بەڕێزم ئێستا سەردەمی نەمانی بەهاکانە بەهاکان ئێستا لە جیهان بەگشتی بەها پیرۆزەکان خەریکە لە ناو دەچێت و هۆکارەکانی تریش لە تاکەوە لە پەروەردەکردنی خێزان ئێستا ئەچ قورس بووە جاران ئەگەر خێزانێک 6 مناڵی هەبایە ئێستا 3 هەبی هی جاران زۆر سوکتر بوو بۆ چونکە پێداویستیەکان هاتنی بە زۆر لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی چەندان گەن پێ لە ڕێگەی ئامێری پەیوەندیەوە دەیان و بەدان برادری نەبێ یخۆمیان برادری باش نین کەواتە خاڵێکی کاک محمود کە سوورمان هەیە ئەرێنیە هەندێکیان نەرێنیە کاتێک کێشێک دەبێ کۆمەلگاکەمان ئەگەر تۆڵەی لێ نەکاتەوە بە ترسنۆت لە ناوی لە قەڵەمی دەدا ئەوەش خاڵێکی لاوازە نەبوونی یاسا و جێبەجێنەکردن خاڵێکی تریان سزا و پاداش لە هەموو شوێنێکی دنیا دەبی سزا و پاداش خاڵێکی تریان دەستگا پەروەردەیەکان کاک محمود دەستگا پەروەردەیەکان ئێستا ئەچیان زۆر قورسە لە داران قورسترە و خاڵێکی تریشیان بێکاری چونکە گەنجێک کە لە هەڕەتی گەنجێکی لاوە نادات پەروەری دەبینی بێکاری دەبێنێ خۆ مرۆڤە إن النفس لأمارة بالسوء کەواتە خاڵێکی تریشیان ژینگە گشتیەکە کوردستان هەر لە مێژەوە کەوتووەتە بەڵ شاڵاوی درڕندایەتی نادات پەروەری ئێمەش لەو ئاستە نەبووین ئەو پیاوە نەبووین دادپەروەری یەکسانی بەدەستێنین بۆ یەکسۆر بۆتەوە بۆ ناو هەموو جنگەکان هەرچی هەمومان قورسە هەرچی ئێوەی ڕاگەیاندن قورسرە لە داران بۆ ئەوەی بەلەو ڕێگایەکی ڕاست بڕۆین بۆ مەڵگەکەمان ئەوەی ماوە بیپارێزین بۆ ئەوەی دنیا و ئاخیرەت بەدەستێنین دووبارە دەستخۆش سپاس بۆ جەنابەت کاک پۆڵا سەرکەوتووبی ئەزیزم
باسی دوو خاڵی زۆر گرنگی کرد من بیرم چوو بوو باسی قوتابخانە و زانکۆکان لەگەڵ بابەتی نەبوونی یاسا لە هەرێمی کوردستان ئەمانەش دوو حاڵەتی زۆر نەرێنین لەو ڕۆوەی کە ئێمە خوێندکار و قوتابی زانکۆمان هەیە ئێستا ئەوەندەی سەرقاڵن بەوەی چۆن ئاهەنگی دەرچوون و ئاهەنگی دەستپێکردنی خوێندن و تێکڕای و ئاهەنگانە ئەوەندەی سەرقاڵی سەفرە و سیاحە و دەرچوون و گەڕان و سوزانم ئەم شتانن بەڕاستی بایەخیان نەداوە بە بواری خوێندنەکە بۆیە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەو کەرتانەی کە زۆر حەساس و گرنگن لەم وڵاتەی ئێمە بەرەو دواوە ئەڕوا بە نمونەی کەرتی تەندروستی بە نمونەی کەرتی نەوت و غاز بە نمونەی وەلەو ئێمە خێرمان لە نەوت و غاز نەبینیوە قەتیش ئەتام دەسەڵاتە هەبێ خێری لێ نابینین بە نمونەی کەرتی پەروەردە ئێمە گرفت و معاناتمان هەیە بۆی مامۆستا هەیە ئێستا لەوانەیە ئەو وەرەقەی بخەیتە بەردەست چوار وشە عەرەبی تیا هەبێ نەزانێ بیخوێنێتەوە چۆن ئەبێ ئێمە مامۆستایەک نەوەیەکی لەژێر دەست بێ پۆلێک کەسی چل تەلەبەیتایە نەتوانێت دوو دێر عەرەبی بەباشی بخوێنێتەوە یاخود دوو دێر کوردی نەتوانێت شی بکاتەوە یاخود نەتوانێت وەرحاصڵ ئەدای مەهام و واجیباتەکەی خۆی وەکو پێویست بکە با بچم بۆ لای کاک عومەر لە هەڵەبجەوە سڵاو کاک عومەر گیان سپاس دەکەم قوربان جەنابەت چۆنی یاخوا باش بی وەڵا باشم کاک عومەر گیان الحەمدولله ماسی ڕێزەی کوشتنت کرد کوشتن لەوە ئەتریش خۆی کوژێت خۆی رابطە خۆی باش ئەمانەوەی ئەگەڕێتەوە بۆ باخاو بۆ قەزێ ژیانی ماڵ قەزێ کرێتی قەزێ هەموو شتێک ئەگەڕێتەوە بۆ بابەتی فەقیری شتێکی پێ لە بازار شتێکی پێ بکڕێت کاک مەحموود گیان سەیری باخەوەکان عایلە لە ماڵ و داوای پارەی دێکا داوای کرێتی کابرای کرێتی داوای کرێخانەی دێکا بۆ زیادی کوشتەکە وەیە ئەمجا کاک مەحموود گلەیەکم لە حیزبە ئیسلامیەکانی هەیە قەیچێکە جاخۆ من نوێنەری حیزبە ئیسلامیەکانی فەرموو ئێوەش بەشدارن وەکەوان باشە چی بکەین باشە بۆ ئەوەی ڕاستی کەینەوە کاک مەحموود کاک عومەر گیان قسەکەت سەوتەکە وازەح نەبوو بەس ئەوەم بۆ شیکەرەوە ئێمە چیمان لە دەست دێ بۆ ئەوەی بتوانین خزمەتی ئێوە بکەین ئێوە بۆ پشتگیری ئەو پشتێنە ناکەن ئەو پشتگیری ئەو مەحەرەزانە ناکەن کە ئەوان بەدڵ بێ ئێوە دەستی بۆ بەرزەکەن و لەگەڵ پارێتی و ئەو شەرخانەی بەس ئێوە پشتگیری باشە پەیامەکەت گەیشت کاک عومەر گیان سپاس دەکەم وەڵی من سەیری کە ئەگەر من بم ئەو دەسا بڕمەوە بەس بۆم دەسەڵاتەی بەرز ناکەمەوە لەوە دڵنیا بە هەر بە بڕینەوە دڵنیا بە حیزبەکەشم دەست خۆش بێ دڵنیا بە ئەوەی کە نوێنەری ئێمەشە لەوێ هەرگیز دەست بەرز ناکاتەوە بۆ حاڵەتێک کە دوجار ببێتە حاڵەتێکی خراپ بۆ کۆمەلگا ببێتە ئەوەی کە شیرازەی کۆمەلگای پێتێک بچێ بەڕاستی ئێمە قەت لەگەڵ ئەویانین سپاس دەکەم کاک عومەر گیان پەیامەکەت گەیشت ئەخەینە سەر و سەرچاومان کاک سەرکەوت لە کەرکووک کۆتا پەیوەندیە باشی مامۆستا گیان باشی کاک سەرکەوت سپاس بۆ جەنابەت مامۆستا بە تایبەتی کاتی دەنگدان دێ کابی بە قاتی ئەگەڕێن وایە کابی بە کابی مەسوول فەرلەمانەکان ئەگەڕێن ئەڵێن چێ دەنگمان بۆدا چێ دەنگمان بۆ نادا و یەکەی خەڵکیان ڕسوا کردووە خەڵکیان یعنی فێر هەموو ئەتوارێک کردووە یعنی مامۆستایزە من شەرمەزارشم ئەو قسەیەکەم یعنی خەڵکیان فێر مەسوول کردووە خەڵکیان فێر تەختەچێتی کردووە خەڵک ئافرەتی وایە بە خوشکم بێ وە خوشکم وایە من خۆم بە قاڵێکم ناو شۆرجا بەڵێ دێت ئەڵێ پارەی چورێت هەماتەم پێ نییە فرمێسی بەچایە دێتە خوارەوە جۆ لێ یعنی شیوە ئەبینی کاتێ فەرلەمان دێ قابی بە قاتی ئەگەڕێ وەڵە دەنگمان بۆ دۆ نازانم چیە ئەو کارراوەتی من دەستمە بڕمەوە وا بوو بەس خواوەشی لە من هەشتاڵمە هەر هەستناڵەکەم سەرە بڕم دەنگی بۆ نادا خەڵک جارە تر تۆش نییە دەنگی بۆ بدا
باشە ئەمە چیە ئەمە ڕاستە خۆش حەزەکەم باجویانێ بێ یەکێتی و پارتی و هەر لایەنێ بێ وەختی دەنگدان بێ خەڵک ئەڵە دەنگمان بۆ دۆ چاقانە بە چاقانە ئەگەڕێن و دوکان بە دوکانەگەڕێن ئەو هەموو شەیدە چیری هات کوشرا ئەوە ئەم شەڕی دەعەشم کرد شەڕی نازان چیم کرد چوار کچم نوقسانە کرێچیم لەو ماوەیە کابرای خانێکی بۆم کرد لە مەحتاجیە خانۆکەم فرۆشت تێغی مناڵەکەم عەمەلیات کرا بەڕاستی خەڵک فەوتاوە بەڕاستی خەڵک بێزار بووە ئەزانی کاک سەرکەوت باسی حاڵەتێکی ئەوەت کرد کە وەختێک کە دێتە کاتی دەنگدان و کاندیدبوونی و کاندیدانی کە ئەچن بۆ پەرلەمان من یەک شت بە خەڵکی ئەڵێم لە سەرەتای بەرنامەکە باسم کردومە مانە بەشێکی ئەم ڕاگەیاندن و حیزب ئەلمانیانە بە عەقڵی خەڵکی ڕائەبێرن یعنی گاڵتە بە عەقڵی خەڵکیەکەن بە نمونە کاندیدێک چاوەڕێی چ خێرێکی لەکەی سەرچۆپیەکی گرتووە هەڵەپەڕێ ئاڵای حیزبەکەی بە ملێەوە بێ سەرچۆپی گرتووە و هەڵ ئەپەڕێ و ئەڵێ دەنگم پێ بدەن بە هەڵپەرچێ و بە چەپڵە و بە گۆرانی و بەم جۆرە شتانەوە من نازانم خەڵکی چاوەڕێی چ خێرێکن چاوەڕێی چ خێرێکن لەم کاندیدا لە هەموو شەڕەکانی داعش لە هەموو شەڕەکانی داعش من بەشداری بوومە وەڵڵای عایلەی وا بینی نانێ بیخوا باشە نازانم ئێستا ئەو خەڵکەی کە دەنگەدا بەو لایەنە ئەلمانیانە چاوەڕێی چی خێرێکن لەو خەڵکەی کە لە کاندیدێک کە سەرچۆپی گرتووەڵە دەنگم پێ بن من شخصی خۆم 17 ساڵ زۆر من پێشمەرگایەتیم کرد ساعتی بۆ پێشمەرگە پیاوی تیا کورتایە بەس من شخصی خۆم 17 ساڵ 22 ساڵی ڕێک لەگەڵ هەموو مەسئولەکانە پێشمەرگە بوومە زۆر بوو بەڕاستی زۆر بوومە پێشمەرگە بەڕاستی بەڵێ ئێستا وەرە لە سۆرجە دانیشە وەرە پێ سەعات دوکان کە ملێنە کرێدا پارەی کرێکە دەرناکە کاتێ مەسوول پەرلەمان دوکان بە دوکانەکەڵە دەنگمان بۆن ئێستا لە تەلەڤیزیۆن بڵاو بۆتەوە ئەڵێ وەرە دەنگمان بۆ بدە و نازان چی بکە و تێگەی ئێمە حاڵێ خەڵکی ئێستا شخصی خۆم نانی ئێوارەمێ نانی ئیلاهیم نییە جاری وایە نانی ئێوارە پێیاکەم نانی کاک سەرکەوت خۆڵان بە خۆڵانە گەڕێ کاک سەرکەوت لای گوێ لێمە تۆ باسی بێکاریەکەی لە کەرکووک من دوێنێ لە کەرکووک بووم لە نزیکی ئەو شۆرجەی کە جەنابەت باسەکەی لای ئەو دوکانێکی هەیە بڵین دوکانێکی لەوێ مزەمیدێکە حوسێن مەلاوە هاوی پێڵەن من لەوێ بووم کابرایەک ئەیود من 22 دانە ڕۆژە 1 سنت نەهاتەوە بەم دوکانەما کرێی 450,000 دینارم لەسرە ئەو خەڵکەی کە ڕووی نەکردە خوای گەورە بەڕاستی من ناڵێم خوا نەخواستە پشتی لە خوایە ئەو کەسە من ئەڵێم خەڵک با بگەڕێتەوە بۆ لای خوا ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ڕوو بکەنە خوا خوای گەورەی ئینشەڵا خۆی ڕەزاقە خۆی وەهابە من ماڵ خوا ئەوا بێ نەخوا بەزیاد بێ لەش ساغ بێ مناڵمێ سوار کچم نوقسانە هەر سواری یانی دڵی کونا دانیشیان نەخاتە تەواو نییە بەڕاستی من خەڵک تەلازەم بۆ دێنە خەڵک شتم بۆ دێنە لە مەحتاجەی فرۆشم لەبانەوە خەڵک خێریش بە خەڵکەکەم بەس بە ڕادەی هەتا ڕادەی خەڵک بگەڕێتەوە بۆ لای نوێش فەرزە هەموو کەسە لەسەرێکی نوێش دەستت خۆش یەگەی تۆ پشتەوانیت بەخوا قایم بێ خوا یارمەتی دەدا پشتەوانیت بە مەسوول خایم نەبێت 10,000 دادێ و سێفی لەگەڵاگرێدار وایە لە فەیسبووکێ لە کابرا یارمەتێکت بۆ دێنە چیرۆ تەماتت بۆ دێنێ سێفی لەگەڵاگری یان تەلەڤیزیۆنێکت بۆ دێنێ لە فەیسبووک و لە هین بڵاو تەکاتەوە شەرەف و کەرامەت تەشکێنە حاس عەزی لە بعض ئافرەتە دەست خۆش کاک سەرکەوت حیا و ناموستەباتە چیرۆ تەماتە دەداتێ تۆ داواکە داوا لە خوا بکە بەس داوا لە خوا بکە داوا لە هیچ کەسێ مەکە ئەدە هەر کەسێکی جۆ لە من بگرێ بە هیچ جۆرێ بە هیچ جۆرە دە یەک پیاوە بێ لە حیاتی دەنگ نادا دەستی خۆش بێ سپاس ناڵەکەم سەر بڕم جارێتە دەنگ نادا سپاس بۆ پەیوەندیەکەت خەڵکیاری خەڵک زۆرجە بێزار بووە خەڵک زۆرجە لە حاڵێکە زۆر خراپە خەڵکی فەقیری زۆر تایە بەڕای تایبەتی وەرە بۆ لای سۆرجە و بەدی ئەو دیوە کامل فەقیری هەیە پارەی سوێ تەماتەی نییە کاتی دەنگدانی تێما مۆستا قاتی بە قاتی ئەگەڕێن قاتی بە قاتی ئەگەڕێن ئەڵێ وەرە دەنگمان بۆدا بە چ ڕوویەکەوە لە ڕوویان دێ بڵێ وەرە دەنگمان بۆ دەستی خۆش بێ کاک سەرکەوت سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ پەیوەندیەکەت ئەزیزەکەم مەمنونم سپاس خوا لەگەڵ بێ ئەزیزان دوانگەی خەڵکمان پێشکەشکردن زۆربوونی تاوان لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵقشانە بەداخەوە هیوادارین هەموو کەسێک هەست بە بەرپرسیارەتی بکە و دوجار خی گەورە بکە بە چاودێر بەسەر خۆیەوە
تاوانی کەسی یاخود گشتی ئەنجام نەدا ئینشاءالله خوا هەمولایەک بپارێزێ موفق و عاقبەت خێر بن تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.